کاتەوە. بەلو بینەران هەڵبژاردنین vێجارێن جواتن پارێزگەهێن عێراقەیەکە بۆ هەموو پارێزگەهێن عێراقی گرنگ بن بۆ کەرکووکی گەلێکی گرنگە ji ber ku lê piştî prosesa azadiya Iraqê lê 2005 canveyekî yekem car هەڵبژاردنên civatên parêzgehan li Kerkûkê hatibû encamdan heta niha hatîne encamdan demeke de li parêzgehên din hatibû encamdan. Mêvanekê me êjahiye Mesud Melaparvêsa û kandîdê Partiya Demokrata Kurdistanê bu hەڵبژaردنên civata parêzgeha Kerkûkê. Kak Mesud bixêr bê. Eger lewe dest pê bikein helbet li sosyal medya de bînin xweşman romal dekein yani bû bi taybetî kandîdekanî partî mustehedefin bû ew posterekaniyan biderênre. زۆر سپاس بە دڵنیایەوە پارتی ئەوێت بانگەشەیەکی هێمن و ئارام لە کەرکووک ببا بەڕێوە ئەو لایەنە یان ئەو کەسانە کە ئەیانەوێ ئەو پۆستەرانە ئەدڕێنن یان ئەشەوێنن بە دڵنیایی ترسیان هەیە لەو کاندیدانەی پارتی هیوادارم وەکو ئێمە کە بڕیارمان داوە بە ئارامی و بە هێمنی بانگەشەیەک لە کەرکووک بکرێت چونکە کەرکووک شارێکە توندی و بانگەشەی تند هەڵناگرێ خوا بکەوە دەست بەرنامە نەبێت بۆ دڕاندن لەوان ئەگەریش بەرنمەیان هەبێت بە واز لەو کارە بێنن چونکە بە دڵنیایەوە ئەوە تەسیل لە دەنگدەر ناکە هیچ کاریگەری نابێت بۆ دەنگدەر بەس شتێکی ناشرینە و ناشارستانیە. خۆت دەزانی وەکو جارانی ئێستا سوشال میدیا هەیە پارتی بۆ خێمەکینەیەکی زەبەلاحی ڕاگەاندن هەیە ئەکرێت ئەو کاندیدانە هەمووی بۆ ڕای گشتی بناسێدرێ ینی بەس تەنها پۆستەر نییە بەڵام دڕاندنی پۆستەر بە پرۆسەیەکی دموکراسی بۆ کێبرکێ هەڵبژاردن کە ئەوژە چێتە چەرچەوەی پرۆسەیەکی دموکراسی ینی تا چەند شتێکی ناشرینە. وەکوتم زۆر ناشارستانیە شتێکە ناشرین و ناشارستانیە کاریگەریشی نابێ بۆ شێوەیە کە تۆ بتەوێت پۆستەرێکت دڕانیان پۆستەرێکت لادا خۆتوانی پۆستەرێتر دانرێ ئەمە ئەوەی کە ئەیکات لە ترسایە یا لەوەیە کە لە کاندیدەکانی پارتی بترسێ ئێمە داواکەین کە ئەم کارانە کارێکی ناشرین و ناشارستانیە باواز بێنن هەموو کەسێک ئازاد بێت چۆن پۆستەر دانێت کۆمیسیۆنیش ڕێگا و ڕێسای خۆی داناوە بۆ بانگەشە و پۆستەردانان بۆیە ئەم کارێکی باش نییە بە تایبەتی لە کەرکووک چونکە ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەبێ هەوڵدەین کورد بە چڕی بچێتە دەنگدان چونکە ئەم جارە هەلێکە بۆ ئەوەی بتوانین ئەو بارە نالەبارەی کە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر دروست بووە چاکی بکەین بتوانین بە دەنگدان کەسانێکی دڵسۆز و چاک بچێتە ئەو ئەنجومەنە بتوانێت ئەوەی کە کراوە ئەو 6 ساڵە بتوانین گەر هەموویشمان پێچاک نەکرێ هەنێکی باشکەینەوە ئەو بارە بیخەنە دۆخی جارانی کاک مەسعود هەڵبەت خۆ دەزانی لە کوتا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەوازنی هەست لە کەرکووک گۆڕا پارتی لە هەموو جارێکی پێشتر زیاتر دەنگی هێنا لە کاتێکە حەزۆری پارتی وەکو لایەنەکانی تر نەبوو لە کەرکووکە بارەگەکانی پارتی ڕادستی پارتی نەکەران زەختیان لەسەر بووم پێت وایە ئەم جارەش ئێوە بتوان ئەو تەوازنە هێزە زیاتر بگۆڕن دەنگەکانتان زیاتر بکەن ئێمە بەو بەرنامەی کە دانراوە کە هەوڵە دەین دەنگکانمان ئەبێ زیادکە بۆ بارگاکانیش ئەم هەفتەیە ئێمە ئەگەڕێینەوەکو لە قیسێ ئەگەڕێینەوە بۆ بارگایی لە قیسێ چونکە پێشتر ئێمە کە بانگەشەمان کردو لە هەڵبژاردنەکانی پێشتر بارگامان نەبوومەوە توانیمانە ئەو دەنگە باشە بێنین ئەم جارە کە بارگا هەبێ بە دڵنیاییەوە دەنگکانمان زۆرە بێ و کورسی زیاتری شوێنین. بەێ ئەنی هەڵبژاردننی ئەم جارەوە کە تووشێتی هەڵبژاردنێکی چارە نووسازە لە بەرەوە خۆ دەزانی دوای 16 ئۆکتۆبەر کەسێک و شێوە ئیداریەک لە کەرکووک هەیە کەواتە پێت وایە ئەم جارە ئێوە بتوانن فعلەن تەوازنی هێز بگۆڕن حتا لە ئیدارەکردنی کەرکووی بەگشتی کە ئەگەر وەکوتم ئەگەر کورد بەگشتی بە چڕی بچێتە بۆ دەنگدان بچێت تەوازنەکە ئاگۆڕێ کورد تاکویستا وەکو دەنگ زۆرینەیە گرنگەوەیە چۆن خەڵک بچێتە دەنگ بدا چونکە ئەگەر ئەم هەڵبژاردنە چارون و سازە ئەگەر خوانەکە لایەنەکانتر ببەنەوە ئەو 6 ساڵەی کە کراوە لە کەرکووک ئەم جارە بە چوارقاتیەکەنەوە لەبەرەوەی
تاکو ئێستا ئەو پارێزگارێکە بەەوە کالەت بەڵام ئەگەر بە دەنگدان بچێتەوێ و بەڕاستی ببێتە پارێزگارێک ئەو بیانی چێتتر وەکە ئەو شۆڤێنی بێ بە دڵنیایەوە ئەم جارە بارودۆخی کەرکووک ئەوەی هەشە نامێنێ ئەوەی هەشە بۆ کورد نامێنێ بڵێ کەواتە لە چارچۆی هەڵبژاردننی 2005 لەبیرتە کورد لە چارچۆی لیستێکە بەشداریان کرد ئەو توانی زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بێنن پارێزگاری کەرکووک لە کورد بووە بەس ئەم جارە وەکو جاری یەکەم نییە ئەم جارە پەرتەوازەیەکە فرالیستی هەیە فرامینبەری هەیە فراگوتاری هەیە حتا زۆرجار لە بینی لایەنە کوردەکانیش بێگومان پرۆپاگاندایەکی تند هەیە کەواتە پێت وایە ئەمە جێگە سەرنج نەبێ بوو دەنگدەری کورد ڕاستە پەرتەوازەی هەیە بەڵام لاینەکان تریش نەتەوەکان تریش پەرتەوازیان پێوە دیارە کەوت من ئەڵێم با بانگەشەیەکی هێمن و ئارام بکەین بۆ ئەوەی دوای هەڵبژاردن بەرنامەمان هەبێ بتوانین ئێمە وەکو کورد یان لە ئەو نەتەوەی تر کە بڕوای بە کورسانی بوونی کەرکووکەیە یان بڕوای بە کوردەیە چونکە هەنێ شۆڤێنی هەن لەو شارەیە ئەوانە زۆر مەترسیدارن ئەوان یانەوێت کورد بسڕنەوە خۆیان باشە زانن چەندێ تعریب کراوە چەندین کراوە هێشتا کورد زۆرینەیە بۆیە ئەگە بانگەشەکەمان ئارام و لەسەر خۆ بێ بۆ دوای هەڵبژاردنیش ئەتوانین هەنێ ڕێککەوتن بکرێن ئەم لیستەی ئێمەش کە لیستی پارتیە بە تەنیا پارتی نییە یعنی ئێمە لە نەتەوەی تورکمان بربژێرمان هەیە لە با بڵێن لە حزبی تریش چەند حزبێک بەشدارە لەو لیستەی پارتی بۆیە ئومێدەوارین کە ئەم جارە دەنگی پارتی زۆرترە بێ و بەرزشە بێتەوە کەواتە کاک مەسعود خۆت خەڵکی کەرکووکی باش دەزانێنی کەرکووکە کۆ عمقی استراتیجیەی هەرێمی کوردستان وەکو چەقی کێشەی و دووز و قەزی باشووری کوردستان پێناسە دەکرێت کەواتە لە کەرکووک ململانەی کورد زیاتر ململانێکی نەتەوەیی مێژووی جوگرافیە ئێستا سیاسەتی تعریبکردن بەردەوامە خۆتە زانیا و عەقلیەتە شوێنیە ئێستا لەوێ چۆن تەعامل دەکات کەواتە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرنامەتان چییە ئان لە چارچوەی بەرنامەی هەڵبژاردن چی بە خەڵکێکە دەرێن چیتان هەیە بوو کەرکووک ناخشاڕی ئێوە چییە بەدڵنیایەوە شەڕی ئێمە ناسنامەی کورسانی بوونی کەرکووکە شەڕی ئێمە بۆ داهاتووی کەرکووکە کە ئەڵێم ئەگەر بتوانین هاوسەنگیەک دروستکەین دەنگێکی باش بێنین ئەوەی کە کراوە بتوانین چارەسەریکەین چونکە ئێمە تەجروبەی پێشترمان هەیە لەوانەیە هەڵب ببوێتین ئەبێ سوود لەو هەڵانە بکەین کە پێشتر هەبووە گرنگە جارێتریش دووبارەیەکەمەوە گرنگە دەنگدەری کورد بچێت بۆ دەنگدان چونکە داهاتوو ناسنامەی داهاتووی کەرکووک بەم دەنگدانەوە پەیوەستە جەنابتان ئەزانن سڕینەوە و سڕینەوەی ناسنامەی کورد هەوڵێکی زۆری بۆ ئەدرێ نەوەکە لە تعریبیش لە تەشەیوعیش کە ئەمەش مەترسیەکی ترە بۆ داهاتووی شارە بەڵێ بەڕێز مەسعود مەلا پەروێز کاندیدە پارتیە دەموکراتە کوردستانی بۆ هەڵبژاردننی جبهەتا پارێزگای کەرکووکێ زۆر سوپاس کاک مەسعود